بۆچی مەترسی لەسەر ڕێکەوتنی نەوت هەیە؟ ئایا قۆناغێکی نوێی ناکۆکی دارایی هەرێم و بەغدا لە ڕێگایە؟ ئەگەرەکان بۆ سەرهەڵدانی ناکۆکی نەوتی لە نێوان هەولێر و بەغدا هێشتا کراوەیە، وای ئەوەی کەوا دوێنێ کۆمپانیای سۆمۆ داوای کرد هەموو نەوتی هەرێمی کوردستان ڕادستی کۆمپانیاکە بکرێت. ئەمڕۆژ وەزارەتی نەوتی عێراق بە هەمان شێوە هەمان داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە وەک ئاماژەیەک بۆ ئەو نەوتەی کۆمپانیای DNOی نەرویجی دەیفرۆشێت و نەچۆتە نێو ڕێکەوتنی هەولێر و بەغدا بۆ هەناردەکردنی نەوت لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ. هۆشداریەکانی بەغدا لە کاتێکدایە لە کۆتایی ئەم ساڵ نزیک دەبینەوە کە بەپێی ڕێکەوتنەکە کۆتایی ئەم ساڵ ڕێکەوتنی هەولێر و بەغدا کۆتایی دێت. دەرکردنی ئەو بەیاننامانە گومانیەوەی لێ دەکرێت کە حکوومەتی عێراق ڕازی نەبێت چیتر هیچ بڕەنەوتێکی هەرێمی کوردستان لە دەرەوەی کۆمپانیای سۆمۆ بفرۆشرێت. تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمیش وەڵامی ئەو داواکاریانەی وەزارەتی نەوتی عێراق و کۆمپانیای سۆمۆی نەداوەتەوە و لە ئەگەری ڕێگنەکەوتن لە سەرەتای ساڵی داهاتوو ئەگەری سەرهەڵدانەوەی کێشەکە هەیە، بە تایبەت ئەگەر پرۆسەی پێکهێنانی حکوومەتی عێراق زیاتر دوا بکەوێت و حکوومەتی عێراقیش کە ئێستا لە قۆناغی کاربڕێکەردایە ڕەنگە بە پاساوی ئەوە نەتوانێت ڕێکەوتنەکە نوێ بکاتەوە. ئەگەر حکوومەتی هەرێم نەچێتە ژێرباری تەواوی مەرجەکانی بەغدا کە دەبێت 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە ڕادەست بکات، بەمەش ڕەنگە بۆ ساڵی داهاتوو بۆ دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم کێشە دروست ببێت.